ڕۆژی ئاڵا یەکێک لە بۆنە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستانە، تێیدا چالاکی و مەڕاستیمی فەرمی ڕێک دەخرێ و لە ڕووی میدیاییشەوە بایەخی پێدەدرێ. ڕۆژی ئاڵا وەک هەر بۆنە و دروشمێکی دیکەی نەتەوەیی و نیشتیمانی کراوەتە دەرفەتێک کە تێیدا بەرپرس و کەسانی حیزبی خۆیان نمایش دەکەن و وەک خەمخۆری سیمبۆلە نەتەوەیی و نیشتیمانیەکان خۆیان دەنوێنن. ئەمە لە کاتێکدا بە بڕوای بەشێک لە چاودێران هەمان ئەو بەرپرسانە و حیزبە دەسەڵاتدارەکانیان خۆیان هۆکار بوون بۆ نەهێشتنی ئینتیمای نیشتیمانی بۆ بۆنە و دروشمان نیشتیمانیەکان. لە ڕابردوودا سەرجەم بۆنە نیشتیمانیەکانی وەک یادی کیمیایی بارانی هەڵەبجە و ناوچەکانی دیکەی هەرێم و یادی ئەنفال و ڕۆژی ئاڵا و ڕۆژی جلی کوردی و بۆنە نیشتیمانیەکانی دیکە مۆرکێکی حیزبیان بەبەرداکرا و تیاندا چەندین بەڵێن درراوە بەبێ ئەوەی هیچ کام لەو بەڵێنانە جێبەجێ بکرێن. ئەمە ژوای کردووە تەنانەت زۆرێک لا خودی قوربانیان و خاوەنی یادەکە ئامادە نەبن یادی شەهیدەکانیان بکەنەوە، ئەوەیش بەهۆی جێبەجێنەکردنی داواکاریەکانیان و قۆستنەوەی قوربانیدانی کەسوکاریان بۆ مەرام و ئەجێندای حیزبی. لە ئێستاشدا لە نێو خەڵکو و بەتایبەتی لە نێو چینی گەنجاندا کەمترین ئینتیما بۆ دروشم و هێمانەتەوەی و نیشتیمانیەکان بەدی دەکرێت و ڕۆژانە ئەم دیاردەیە لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە ئاسانی بەدی دەکرێت. بەشێکیش لە گەنجان پێیان وایە بەرپرسەکانی حیزب و حکوومەت گەنجان و چین و تێژەکانی کۆمەلگایان فەرامۆش کرد و ڕۆژ و یاد و بۆنە و دروشمانەتەوەیەکان زیندوو ڕادەگرن. دەڵێن ئەوان بۆنە و دروشمەکانیان لە خەڵکەکەیان پێ گرنگترە، چونکە دەیکەنە هۆکارێک بۆ خۆدەرخستن و خۆنواندن و مزایدە بەسەر خەڵک و حیزب ڕکابەرەکانیان. ئەوەی جێی تێڕامانە حکوومەت و بەرپرسانی حیزبی دەسەڵات بەردەوام خۆیان بە خاوەنی دروشم و هێمانەتەوەی و نیشتیمانیەکان و بەرگری کارێکی دەزانن. هەر کەسیش دژی ئەوان بێت و ڕەخنە لە کارە خراپەکانیان بگرێت بە سوکایەتی بە دروشمەنەتەوەیەکان و ناپاکی نیشتیمانی تۆمەتباری دەکەن. نوێترین نمونەش لەسەر بەکارهێنانی بۆنە و دروشمەنەتەوەیەکان بۆ مەرام و ئەجێندای حیزبی تۆمەتبارکردنی قوتابیانی خۆپیشاندەری بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی بوو لەلایەن بەرپرسانی حکوومەتەوە بە سوکایەتیکردن بە ئاڵای کوردستان. لە کاتێکدا ڕووداوەکە هیچ پەیوەندێکی بە سوکایەتیەوە نەبوو، بەڵکو ڤیدیۆیەکی کۆن بوو کە حکوومەت و بەشێک لە پەرلەمانتارانیشی خستە هەڵەوە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە بوو کە دەسەڵاتدارانی هەرێم بۆ دژایەتی داواکاری و ناڕەزایی خەڵک ئامادەن پەنا بۆ چاواشەکاریش بەرن. لە ئێستادا بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە نیشتیمان و کوردایەتی و دروشمەکانی تەنها ژمارەیەکی ترن بۆ سەرحیساب بانکەکانی بەرپرسان و ئەوەی ماوەتەوە بۆ خەڵک یان مانەوەیە لەژێر ئەو دەسەڵاتەی لە سایدا ژیان سەختتر دەبێت و باج و خەراج لە هەڵکشاندایە یان جێهێشتنی نیشتیمان و هەموو دروشمەکانیەتی بۆ بەرپرس و بازرگانەکانی ئەم وڵاتە.